نوێترین یاخود بڵاوبوونەوەی چەند بەرهەمێکی یەکێک لە خانمە دەنگخۆشەکانە کە ئەویش زۆر بەڕێز نینا جەمالە کا لە ئێستادا چەند بەرهەمێکی ئامادەکراوی هەیە و کار بۆ کلیپکردن یاخود بەرهەمهێنانی چەند بەرهەمێکی نوێشەکات و بێگومان قسە و باسەکەم لەسەر ئەم بەرهەمانەی و لەسەر بەرهەمەکانی پێشووتریشی کە لە ساڵی 2010 بە بەردەوامی چەند بەرهەمێکی یاخود چەند ئالبۆمێکیشی بڵاو کردوێتەوە. نینا خان خۆی لە ستودیۆ پرۆگرامی کورسات مەگەزینە بەخێر هاتنیەکەم بەخێربی سەر چاومان نینا خان زۆر سپاس بۆ تۆ بەر لەوەی کە قسە و باس لەسەر نوێترین کلیپەکانت بکەم. سێری یەکێک لە کلیپەکات تەکەین بە ناوی دڵ بێزارە. لەم ڕۆژگەرە بەس ناچارە دڵمان دووە و پڕازارە گرفتارە کەسێ نییە لە بێتۆی بۆم حاڵە تۆ نازانی کە بێتۆی ژیانتاڵە ئەمری مەگالم ژیابی تەنها ماوە ئەمریم تەنها لە دووری تۆ لە لەمانە ڕۆحم بێ تۆ سەرگاردانە دڵوێرانە چیتر خەم لە میوانە ژین وێرانە چیتر تاوێ لەم دڵم کەوێرانە دەبڕۆی تێ کە نەتەوێ ئەم ژیانە دەبڕۆی تێ کە نەتەوێ ئەم ژیانە چیتر تاوێ لەم دڵم کەوێرانە. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر. با لە ناوەکەتەوە دەست پێ بکەم. تۆ ناوت کوردستانە؟ من ناوی ئاستن کوردستانە، ئیتر هەر لە مناڵی هەر کوردەم پێوترێ. بەڵێ وەکو من کوردستان و کوردستان لێوەتانێ دوو پارچەی کوردستان لێرێستا تاوانە. ناوم کوردستانە بەس کاتێ یەکەمین ئالبۆم تۆمار کرد ئێمە کاتێ پەناهەندە بوون چوونە تورکیا ناوی خۆم و براکانم هەمومان سیاسی بوون چونکە یەکێکیان ناوی تۆڵێک یان ناوی شۆڕشە من کوردستانم دە ناوەکانمان هەمووی زۆر کوردی بوو زۆر دژی زۆر کێشەتان بۆ بەڵێ زۆر مشکلێمان بۆ دروستە بوو ئیتر لەوێ من بەڕاستی کە چمە ناو مناڵان دایمە تێ هەڵان مەخوارد کاتێ لیانە پرسیم ناو چییە یا مەسەڵەن ڕۆژێکیان چمە دوکانێ لە دوکانەکە کابرایەکی پیرهاوتی ناو چێک چه جوانە کە بە تورکی پێیوتم منیش وتم ناوم کوردستان دووبارە پرسیار لێک وتی چی وتم کوردستان یەک شە پازڵەی لێدام. ئیتر لە دوای ئەوە یەک دوودانە ئایلەی کورد هاتن وتیان کە کوردی تورکیا بوون وتیان ناوەکەی بگۆڕن چونکە ئەو مشکلێتان بۆ دروستەکە. ئیتر نیناکەیان پێوتم لە تورکیا بەس کەیتر چوینە ئەوسترالیا ئیتر هەر کوردەکە بووم هەر کوردستان لە هەموو شوێنە هەر کوردستانە بەڵێ لەناو کە سوکارۆمانە هەر کوردستانە بەس کە هاتمە بۆ ئالبۆمی یەکەمم وتیان ڤین پرۆدەکشن وتیان نیناکە باشترە چونکە زیاتری هوەری ترە ئێستا تۆ بڵێ کوردستانیت ئەڵێن ئەمە ئێوێت کە وابشان با کە هەنی زۆر کوردپەرەوە خۆی نابێت بەڵێ ئیتر هین نەبووم نیشتنی ناکەمەوە بگنا بە ئەسڵ هەر ناوم کوردستانە تەسکەرە و پاسەپۆرت و هەموو شوێنە هەر کوردستانە. زۆر باشە. ئەگەر باسێک لە بەرهەمەکانی پێشووتر بکەم لە ساڵی 2010 دەستت پێکردەوە دواتر دو ساڵێک وەستاوی تو لە 2013 دیسان کۆمەڵێک بەرهەمی تر و بەڵام دواتر بۆ دوو ئەلبۆمی سێهەمت باڵێ چەند ساڵێکی ویستووە. بەڵێ ئەلبۆمی یەکەمم 2010 کرد کە لە حوتراک بوو 4 ڤیدۆ کلیپم بۆ کرد سیدی و هەمەم کە هەر دووبارە حوتراک بوو قرار بوو هەش بێ بەس حوتمان کرد ئەو 2013 بوو ئیتر هەوڵی 2014 بڵاو کرایەوە و ئیتر لە دوای ئەوە هەر کاتێ ویستم کار بکەم نەمەتوانی لەبەرەوەی من لە 2010 دوو مناڵی براکەم گرتە خۆم تاقانم 4 برام هەیە ئیتر ئەو دوو مناڵم گرتە خۆم یەکێکیان 5 مانگی بوو یەکێکیان ساڵ و نیوەکی بوو ئیتر نەمەتوانی بە هیچ جۆرە بەجێیان بێڵم ئەو دوو مناڵە و تا پاریش نەیانزانی کە من پوریانم هەروانە زانی دایکیانم لە دوای 11 ساڵ و نیو دایکیان هاتەوە ویستی مناڵەکانم لێوەرگرتەوە بەس نەیتوانی
ئیتر لە سوۆشل میدیاز لە هەموو شوێنێک باسەکرا کە نینا زەواجی کردووە و دوو مناڵی هەیە. بەس ئیتر ئەو شتە زۆر ناخۆش بوو هەموو کاتێ پێیانەوتم بەس کوردەکانی سنیە وایە نەزانن کە شتەکە چۆنە و کە ئەو مناڵی برامە گەورەم کردو لە بەرەوەی نەچێتە هەتی و خانە و ئەمانە من هەردووکیانم گرێسە هەردووکیان چامپێنی ئەوسترالیان. زۆر باشە بێگومان ئەو یەکێکە لە چیرۆکە سەرنجڕاش ڕاکێشەکانی ژیانی تۆ کە من حەزمەکە قسەی لەسەر بکەم ئەم چیرۆکە چەندێک ڕنگدانۆی هەیە لەسەر ئیشەکانی تۆ؟ زۆر چونکە زۆر جار کۆنسرتم بوو هەم لە ئەوسترالیا هەم لە دەرەوەی ئەوسترالیا نەمەتوانی بە هیچ جۆرێ بگەڕێمەوە مناڵەکانی زۆر بچووک بوون زۆر برد بوون. ئیتر ئەوە چاوەڕێم کردە لە عینە کاتیشە چونکە تۆ لە دەرەوەی وڵاتی کە ئاشنات نەبێ لە شارەکە کە خۆم لە ئاسا خەڵکی سلەیمانیم باو باپیرە کە زۆر ڕۆژهەڵاتیم پێوترە کە خەڵکی ڕۆژهەڵات نیم کورد هەر کووردە بەس ئەوەی هین بوو نەمەتوانی کە چونکە زۆر بچووک بوون ئەشپێ لە شارەکەیە بیت کە بتوانی کارەکانە بە شێوازێکی جوان کارەکانە بۆ بکەن لە دوورا و دوور شتەکان زەحمەتە مناڵەکانی زۆر بردبوون پاسەپۆرتیان نەبوو دایکیشیان ئیمزای بۆ ناکردن مەسەڵەن کە من بتوانم لەگەڵ مناڵەکانە بێن بۆ ئێرە بەسیتر ئەم جاریان شکر توانین پاسەپۆرتیان بۆ دەرکەم و لەگەڵ خۆما بیان هێنم. دەستەکانت خۆش بێ بگومان درێژە بە قسەکانمانەین سێریەکێکی تر لە بەرهەمەکانی تۆکەین دوو باڵندەیەکێکی ترە لە بەرهەمانی کە تازە بڵاوت کردێتەوە ئێستا سێریەکەی فەرمووی. دوو باڵندە فرنگەم بار لە ناو ئاسمانێکی بێبن هەردوومان دوو لە یەک دوورن یەکێکیان تۆ یەکێکیان من ئاسمانێکی هەور و هەڵات لە نێویدا دڵڕەنجاوین بێئارامی و بێهیوایی بە جوتیایدا دڵشکاوین ئەمانەوێ کە ئازاد بین بەدڵ بخوێنین بۆ ژیان نەوەکە ماشقی من و تۆ چیرۆکرد بێ. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر باسێکم لە بەرەمێنانی ئەم دوو ڤیددیو کلیپە بۆ بکە لە کۆ وێنەتان گرتووە تەکستەکەی هیچ هەیە ئاوازەکەی هەیە؟ دوو باڵندە ئاواز و هەنراوی خۆمە وە دڵ بێزارم بە عینن شێوە خۆم و هاوڕێکی نزیکم ئەو شعرەمان بێکەوە نووسی ئاوازەکەشی هەرهی خۆمە دڵ بێزارم بەس کارەکانی لە تورکیا بۆم کرد دوو سیدەکەی پێشترم لە هەولێر کردبووم بەس ئەمەیان موزیک و شتەکەیمان لە تورکیا کرد و ڤیددیو کلیپەکەی قەرار بوو لێرە بۆی بکەم بەس بەجددی کەسێکی وا نەبوون کەسیشم لە بەرەوەی دەمێکە نەهاتمەتەوە 23 ساڵە نەهاتمەتەوە سلەیمانی ئاشنایەک نەبوو کە مەمزام کە ڤیددیو کلیپەکان بکەم ئیتر هاوڕێکم هەیە ڕەباس قاسم و پێش ئەوەش قەرار بوو من هەر بچمە ئەڵمانیا ڤیددیو کلیپێ بکەم وتی نینا بۆ چینایی بۆ ئەڵمانیا هەر لەوێ ئەو ڤیددیو کلیپەکان بکەین و لە ئەڵمانیا مەسەلەن جیاوازە لەگەڵ کوردستان مەسەن سەوزای و مەسەنە ئاو شتەکانی تر جیاواز بووتی با بچینە ئەوێ بیکەین منشی تر چوومە ئەوێ ئەو دوو ڤیددیو کلیپەم هەردووکی لە ئەڵمانیا کە قەرار بوو 4 دانە بکەم یەکی لە گۆرانەکانم بە شێوازێکی ترش کوردیە بەس کە گوێ لێبێ وا ئەزانی ئینگلیزیە قەرار بوو ئەوە و لەگەڵ دانێکە بە ڕتمی ئیسپانیشی ئەویش قەرار بوو ئەو دوانە لە سپین بیکەین لە مەدرید ئیتر کارەکەمان شێوازێک لیاو نەمانتوانی کارەکان تاواکەین ئیتر ئەو دوانم کردو ئیتر بە تەمام ئەمانی تری یا لێرە یا لە ئەوسترالیا گۆرانەکانی تر ڤیددیو کلیپەکانی تر بکەم. خۆش بێ بگومان تۆ لە ئەوروپاژی لە ئەوسترالیا ڕەنگە بەرکەوتت زۆر بێ لەگەڵ نەتەوەکانی تر و بێگومان خۆشت متابعی هونەرمەندان و با بڵێن ستایلەکانی تری گۆرانی وتن ئەەکەی ئەوانە تا چەندێک تەئسیریانە بۆ لەسەر ئیشەکانی تۆ؟ من خۆم لە تەمەێکی زۆر ناڵیەوە بە گۆرانی لە نەچونکە مناڵێک کاتێ زمانی کۆمپلیتە بێ
لە مەسەلەن 6 ساڵ و نی و تا 10 ساڵە من لەو تەمەنە لە تورکیا بووم مەسەلەن ئەوەی کە دەربارەی موزیکی تورکی ئەزانم یا فارسی کە ئەویش هەر لێوت لە تورکیا فێر بووم توانی مەسەلەم کە موزیکی کوردیم گوێ لێگرتووە لەگەڵ تورکی و فارسیە جیاوازن هەرێکی ستایلێکی جیاوازە بەس توانیمە مەسەلەن لە هەر کامێکیان لە یۆنانی بێ یا مەسەلەن ئێرمەنی بێ یا ئینگلیزی کە بتوانم لە هەمووی ئایدیەیەک وەرگم و شتێکن کەم و کە شتێکی تایبەت بۆ خۆم دروستکەم مەسەلەن دوو دڵمە بە ئەو گۆرانیە یەکەمین کەس بووم کە لە 2010 کە موزیکی پۆپم هێنا ینی یەکەمی کەسمە وتە نازم کارێکی خراپم کریا باشم کرد موزیکی پۆپ منێنام لە دوای ئەووانێ ئەوانی تر هونەرمەندەکانی تر موزیکی پۆپیانەنا مەسەلەن زەکەریا عەبدوڵڵا موزیکی کوردی بە جۆرێکی تر گۆڕی ئارابێسیەنە ناو هونەری کوردیەوە شتێکی جوان بووم منیش ئەمەم کرد ئیتر پۆپم هێنا بە هیچ زمانێکی تر گۆرانی هەیەیان لەگەڵ هیچ هونەرمەندێکی تر دوێت تا ئێستا دوێتم نەکردووە و هەمیشە هەوڵم ماوە لە ڤیدۆ کلیپەکانیشمە تەنها خۆم بم بەس وەکو زمانی تورکی و فارسی و عەرەبی و ئەمانە بەڵێ تورکیەکە و فارسەکەم لە کوردەکەم زۆر باشترە ئەویش نەکەوەی کە شانازی پێوەکەم بۆنە بەس موزیک من تێکەڵاوی کۆڵچەری ناکەم هەر هینێک تایبەتمەندێکی خۆی تایە بەس وەکو موزیکی تورکی فارسی هەم بە زمانی تورکی فارسی گۆرانی وتووە هەم زمانەکەشم لە کوردەکەم باشترە چونکە ئەو تەمەنە لێوێ ڕاستە زۆر ڕاستە هەوڵنای زمانەکە و باشتر بکەی لە ڕێی خوێندنەوە و لە ڕێی کوردی یان کوردی من لە تەمەنی 6 ساڵ و نیوە کوردستانم بەجێشتووە قورسە ینی مناڵێک لەو تەمەنەیە ینی کوردستان بەجێ بێڵێ مەحاڵە کوردی لەبیر بمێنێ من هەوڵم ماوە کە مەسەن کوردەکەم لەبیر نەچێتە باوکیشم خوێندنەوەی کەمێک فێر کردوم سپاسی باوکمەکەم بەس وەکو ئەوەی کە هەر کەسێکی تر بووە لە جیاتی من مەحاڵ بووە کەلیمەشی تا ئێستا بزانیە من بێجگەلەوە هەوڵیشم ماوە کە زمانی تورکی و فارسی و عەرەبی کە هەر لە بیرم نەچێتەوە بە تایبەتی تورکی و فارسی لەسەر سۆشیال میدیاش زۆر جار قسەم کردووە لەسەر ئەو شتانە وتمە شانازیەکەم بە زمانی تورکی و فارسی و عەرەبیەوە جارێکی تری شانازیەکەم بە زمانە چونکە زمانی دوشمنەکەمە کە بزانێکم چی ئەڵێن یعنی کە کاتێ شانازم کرد لەبەر خاتری ئەوە نەک بەس موزیک تێکەڵاوی هیچ شتێکی تری ناکەم چونکە موزیک جیا ناتوانین تێکەڵاوی هیچ شتێکی تریکەین زۆر باشە باسی ئەوەت کرد کە بەشێک لە تەکستی گۆرانیەکانی خۆتیان بەڵێ و بەشێکیشی بۆ خۆت ئاوازیان بۆ دانی هەموو بەرهەمەکانت ئاوا هەیە و بۆچی خۆت تێکستە نووسی لەبەرەوەی ئۆکەی سیدی یەکەم و دوام ڕادشامل ئەو شعرەکانی بۆ نووسیم کە هەر چەند زووتریش باسم کردووە کاتێک ڕادشامل هەژدە دانە ئاواز و هۆنرایی بۆێنام وتم ئەمانە بەدڵ نییە حەزەکەم شتێک بنووسین ئەو شتێکە لە دڵی منە شتێک بنووسین کە بەیەکەوە ئیتر هەردوو سیدەکەی پێشتر لەگەڵ ئەواکردم و لە هەولێرکردم بەس ئەمەیان مەسەلەن ئایدیەم وەرگرتووە لە گۆرانی فارسی و تورکی و عەرەبی و یۆنانی و زمانەکانی تر ئایدیەکەم وەرگرتووە لە دوایەوە هاتووە مەسەن شعرەکەیم نووسیە مەسەن داومە بە هاوڕەیەکی تر جوانکاریێکیان بۆ کردووە مەسەن دووباڵندە ئەوە هەمووی ئایدی خۆم بوو چونکە شتێکی زۆر تایبەت بوو لەلام ئەوە لە کاتێکی شابوو کە لە خەستەخانە بووم زۆر نەخۆش بووم حوت هەفتەونی لە خەستەخانە بووم ئیتر بەڵێ ئیتر لەوێت ئەو شعرم نووسی چونکە وەختێکی باشم هەبوو تەنها خۆم بووم ئیتر ئەو شعرم لەوێ دووباڵندەم نووسی دەستەکانت خۆش بێ بە هیوای تەندروستێکی باش هەمیشە و بە هیوای بەرهەمی زیاتر و بەرهەمی جوانتر سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بووی خۆشحاڵی ئێوەشەکەم زۆر سپاسی بەرنامەکەشانەکە مینا جەمال جارێکی تر بەخێرهاتی سپاس دەکەم.